گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بە ڕێز عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لێرە ئامادەیە. کاک عیماد زۆر بەخێر بێی. هەرچەندە تۆ لێرەی کە ئێستا پرۆسەکە تاقی دەکرێتەوە بەڵام پێتان وایە سەرکەوتوو دەبێت هیچ کێشەیەک نییە؟ نعم تعتبر العملية المحاكاة بەڵێ پرۆسەکە ئەمڕۆ دوا قۆناغی دەنگدانی ئەزموونیە و پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو زۆریش باش بوو. کۆمیسیۆن هەوڵ دەدات کە کاری باشتریش بکات چونکە ئێمە ئێستا خەڵکی گواستنەوەی دەنگەکانی لە سێرڤەرەکانەوە بۆ بنکەکانمان بۆ ئەوەی ئەو پاکێزە داتاییە ببینین کە دواتر لە دەنگەکانەوە دەردەکەوێت لەگەڵ قەبارەی ئەو دەنگانە چلا بابل هەبژانی گشتی بێت یا خۆ تایبەت چونکە ئێمە ئەمڕۆ دەنگەکانی هەردوو هەڵبژاردن هەردوو زۆر تاقی دەکەینەوە لە هەموو ناوەندەکانی تۆمارکردن کە لە هەرێمی کوردستان دابشکراون لە دۆوەکو سلێمانی و لە هەولێر ئەم پرۆسەیە دەتوانین بڵین ئامێرە بەکارهێنراوەکان کە ئەنجامەکان دەگوازنەوە لە سێرڤەرەکانەوە بۆ بنکەکان توانێویانە کە هەموو تێبینیەکان تۆمار بکەن ئەگەر کێشەیەک شەبێت وەکو لە هەر سێ تاقیکردنەوەی ئەزمموی بۆ ئامێرەکان کراوە. ئەو سێ تاقیکردنەوەی کە بۆ ئامێرەکانی دەنگدان کردان هیچ کێشەیەک هەبوو ئەگەر هەبوو چارەسەرتان کردووە؟ الهدف من هذه المحاكمة ئامانجی ئەم تاقیکردنەوە ئەزممویە چ بۆ گواستنەوە بێت یاخود بۆ تاقیکردنەوە دیاریکردنی ئەو کێشانەیە کە کۆمیسیۆن ڕوبەڕوویان دەبێتەوە کێشەکان کێشەی سادە و ساکار بوون چارەسەریش کراون. ئامانجی ئەم تاقیکردنەوە ئەزممویە یاخود دەنگدانە ئەزممونێش هەر ئەوەیە ئێمە بزانین ئامێرەکان چۆن کار دەکەن و کارمەندان چۆن کارەکانیان ڕای دەکەن. ئەمە بۆ ئامێرەکان زۆر گرنگە چکۆکو دەزانن ئەم ئامێرانە چەندی پرۆگرامی تکنیکیان لەسرە بۆیە کۆمیسیۆنیش هەوڵی داوەکە ئەوانەی کار لەسەر ئامێرەکان دەکەن هەڵگری بڕوانامەی بەرز بن و دەرچووی زانکۆ بن ئەوانەی کە توانایی تێپەڕاندن و وەڵامدانەوەی خێرایی کارکردنیان لەسەر ئەم ئامێرانە هەیە. باشە لە ئێوە دەپرسم ئایا بەم شێوازەی کە ئێوە هەڵبژارنەکەی پێبەڕێوە دەبن و بۆ ئامێرانی کە لە بەردەستاندایە هیچ مەجای ساختەکاری هەیە؟ الآن الحقيقة ڕاستیەکەی ئێستا کارمەندانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بەو تەکنۆلۆژیای بەکاری دەهێنە لە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان سەلماندویانە کە ڕێگری لە با بڵین بڕینی ئامێرەکان دەکەن و ڕێگری لە ساختەکاریش دەکەن چونکە ئەم ئامێرانە بە یەکجارەکی کۆتاییان بە ساختەکاری هێناوە لەبەرەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەبێ کارتی بایۆمەتری هەڵبژاردن ناکاتەوە بەبێ تۆماری بایۆمەتریش کە پەنجەمۆر و وێنەی تێدایە و ئامێرەکانی هەڵاوێردکردنی دەنگەکان لە هەمان کاردا کۆمیسیۆن لە دەست دوور دەکەوێتەوە کاتێک دەستیش دوور دەکەوێتەوە لە پرۆسەی هەڵبژاردن ئێمەش ڕێگری لە یاریکردن بە هەڵبژاردنەکان دەکەین و ئەمەش لە هەڵبژاردننی ڕابردوو دەرکەوتووە لە هەڵبژاردننی 2023 ئەنجومەنی پارێزگاکان لەو ماوەیەدا هیچ ساختەکاریەک تۆمار نەکراوە نە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان نە لە میدیاکان نە لەوانەیە خۆشمان و پێم وایە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانی هەڵبژاردنێکی نمونەیی دەبێت و هەڵبژاردنێکی زۆر ناوازە دەبێت. بەڕێز عیماد چەند کارتی بایۆمەتری وەرگیراوەتەوە ڕێژەکە چەند داتوانی پێمان بڵێ؟ نعم الحمد لله زۆر سپاس بۆ خوا کە کۆمیسیۆن توانیویەتی کارتەکانی بایۆمەتری زیاتر لە 90%یان دابەش بکات. ئەو کارتانەی کە لە ناوەندەکان مابوونەوە ئێمە توانیومانە زیاتر لە 1,600,000 کارت دابەش بکەین کە کۆی گشتیان 2,080,000 کارتە کە ئەوانە مافی دەنگدانیان هەیە لە ڕێگەی کارتی بایۆمەتریەوە. بەمەش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەردەوامە لە پرۆسەی دابشکردنی کارتەکان کە ئێستا نزیکەی 200,000 کارتێک ماوەتەوە هەوڵ دەدەین لە ماوەی دابش بکەین. زۆر باش ئەتوانی پێم بڵێ ژماری ئەو سکاڵانی بۆتان هاتووە چەندە کە بانگەشەی پێشوەختە کرابێت چ لەلایەن کاندیدەکان بەیاخود لەلایەن حیزبەکانەوە تا ئێستا سکاڵاتان وەرگرتووە؟ لحد الآن لم تصل شكاوى تاکو ئێستا هیچ سکاڵایەک تۆمار نەکراوە بەڵام سکاڵا بە بەردەوامی دێن بۆ ئەنجومەنی کۆمیسیۆن کە لەوێ سکاڵەکان وەردەگیرێن ڕەنگە سکاڵا هەبێت تۆمار کرابێت لە نووسنگەی و بنکەی پارێزگاکان ئەوانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن. ڕاستیەکەی ئەم
بابەتەش و بابەتی سکاڵاکان لە یەکتری نزیکن زیاتر لەسەر بانگەشەی هەڵبژاردنن بەڵام تاکو ئێستا هیچمان تۆمان نەکردو بە فەرمیوم پێم وایە کاتێک سکاڵاکان دەست پێ دەکەن کە دوای ئەوەی با بڵین دەست بە بانگەشە دەکەن. زۆر سپاس دەکەم بەڕێز عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق.